الو سلام عليكم. الو باشی برا كاكا تو چی؟ ئەو موبایل ئێژنە چییە؟ وڵی برایگەان تۆ تەلەفۆنت کردو تۆ کێی کاکە دەمێت کە ژنە قسەی دەکرد بۆ موبایلێ هەر بدۆ هەمان ژنی. براگەان ئەو ژنەی باوسەکەی خوشکی منە. کاکە ئەوە موشکلە کڕووی ئەو ژنە ناوێ سعدی هینەیە ئەلاساس ئەو تەلەفۆنە ئێ سعدیە بزانین دەخوان چییە؟ براگەان ئەو خوشکەی من 2 ساڵە شووی کردووە. ئەسڵان مێردەکەی ناوی موبارەکە بەڵام لە خۆشەویستیا پێڵێن سعدی. وەڵی بێ ئیشی شاگەر ئیشوشتە بوو پێمان بڵێ مەمنون دەبین. ئێستا بەڕاستی پێم برێ سعدی مێردی خوشی توان. براگەان کوردی تێگەی وا پێتەڵێ مێردی خوشکم ناوی موبارەکە. لا حول ولا قوة إلا بالله. ئێستا ئەو مۆبایلەی بدە ئەو ژنەی کە قسەی کرد باشە نازام خوشکتە چییە ئەگە نادینیاتان لە سەویێڕان دەکەم. تۆزە ڕێزی خۆت بگرە بەڕێز. ڕێزی خۆم بگرم یا خوشی خۆت لەو گۆڕی لا حول ولا قوة إلا استغفر الله العظيم من كل ذنب العظيم. ئێستا ژنەکەی ساحبی ئەو مۆبایلێ لێ چییە بیدەنێ. ئەوە ستای دەمێ. الو الو باشی خوشکم ها خوشکم سعدی مێردت چۆنە؟ سعدی چی دادەگیان من مێردەکەم ناوی موبارەکە ئێکاکەم پێی نەوتن چییە؟ ئەمە بەجێ لە زانی؟ ئەی بوو لە تەلەفۆنەکە دەڵێ من ژنی سعدیمە. کاکە وەنیە دەهام وەنیە با تێ بکەی ناقیبی. نا دادەگیان من ئەسڵم بە خەڵەدە و تەلەفۆنەم کردبوو. چی پێ بڵێم کاکە وەڵڵا ناوێرم قسە بکەم. دادەگیان تۆ ڕێگەم بەبا من بۆ ڕوون کەمەوانەیە؟ باشە مادەم لۆم ڕوونکەوە؟ دادەگیان تۆ ڕێگە بەبا من ڕوونکردنەوەیەکە بۆ بەم تۆ بۆ ئاوا تۆ ڕابی چی بڵێم بڵێ ڕقەمەکەی بخەزن نەکردو لای خۆ. الو 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 ئۆستاز سعدی دراوستە ماکران. وەرە بڵێم خوشکم من ڕقەمی مێردەکەم سیڤ نەکردووە بۆیە بە هەڵە بۆ مێردەکەی تۆم کردووە. کەسێ ڕقەمی مێردی خۆی خەزم نەکردبێ؟ سەد کەسێ دەهام ئەچکات و ڕقمشین لە بەرگەکرد بووە نەبوو؟ ئەمە خوێندەوارم نییە سعدیم سوالم ڕقم چییە؟ بڵێ موبایلەکەم تازەیە ئایفۆن 17 2 هەفتەیە کڕیمە هەفتەیەکە کڕیمە دەستی 256 گیگای و پرتەقاڵیشە. باش خوشکم من موبایلەکەم تازە گۆڕیەوە کردومە بە ئایفۆن 7 باشە اینجا 2 ڕۆژە کڕیومە. دوو ڕۆژە کڕیومە دەستی دووشە اینجا ڕقەمەکانی تیا سیف نەبووە اینجا ڕەنگە پورتەقاڵێکەشێتی تر بۆیە بە خەڵەت بۆ مێردەکەی تۆشم کردووە اینجا ئەرەوەڵا 250 گیگابایتیشە. خوشکم خۆ من ناتیمە موبایل لێ بکڕم ئایفۆن 7 ڕەنگی پرتەقاڵی 256 پەیوەندی بە من نییە. ئێستا تو پێم لە چ لەگەڵ مێردی من هەیە؟ ڕقەمی مێردەکەی من کۆتاییەکەی 6ە هی مێردەکەی تۆ 9ە ناڵم بە خەڵەت کردومە دادەگیان ئەگی نایشم چێ بە مێردی تۆ ئەی کاکەم پێی نەوتن. تخوا یعنیەوها وەڵڵاهی کاکە قسەم پێ نەما. دیدی کاکە قسە چ پێ دەمێنێ لەو گۆرە تەلەفۆنۆژدی خەچی دەکەن. یعنی دڵنیان؟ دڵنیا بە دادێکیان قابلە من هەلە خۆمەوە قسە بکەم؟